بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت دنیادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ دیارە ئەم مانگە لای هەمووان ڕوونە دیارترین ڕوودا و دیارترین مەرگەسات کە تیایدا ڕوویدا بێت مەرگەساتی هەڵەبجە و کیمیابارانکردنی هەڵەبجەیە و ئێمە لە کوردستان 24 هەموو ساڵێک هەر لە مانگی لە شوباتەوە دەستەکەین بە ڕووماڵکردنی چالاکیەکان باسکردنی خەم و خۆشی و کێشە و بڵین بابەتە گرنگەکان و پرسە گرنگەکانی تایبەت بە هەڵەبجە وەکو ئێوە شاگادارن لە ئێوارەوە لە واشنگتن کۆنفرانسی جینۆسایدی یاخود دەنگدانەوەی جینۆسایدی هەڵەبجە لە واشنگتن بە سپۆنسەری کوردستان 24 بەڕێوە ئەچێت لەوێت چەندین کەس و کەسایەتی و بەرپرسی غەیرە کورد باس لە ئەم پرسە ئەکەن باس لەم مەرگەساتە ئەکەن باس لەواکەن کە بۆچی تا ئێستا جیهاندانی بەوەدانە ناوە کە هەڵەبجە جینۆساید کراوە کورد جینۆساید کراوە منم شەو بەڕێز کاگازات تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتدا نووسەر حزوری هەیە لێرە بە سوپاسەوە و بەسمە لەگەڵ جەنابیان باس لە مێژوویەکی هەڵەبجە بکەین لەو کاتی لە بەردەستمانە قسە لەسەرەوە بکەین بۆچی هەڵەبجە لە ناو تەواوی بڵین باشووری کوردستان و شارەکانی کوردستان هەڵەبجە دیاری ئەکرێت بۆ ئەوەی کارێکی لەم جۆرەی بەرامبەر بکرێت و جینۆساید بکرێت وامەوێ بزانم کە ئایا بەراورد بەڕابردوو و ئەگەر بڵین هەڵەبجە لە نێوان دوێنێ و ئەمڕۆدا ئایا چالاکیە هونەریەکان لایەنی کەلتوری لایەنی ڕۆشنبیری گەشەکردنی هۆشیاری تاکەکان چەند بە بەراورد بەڕابردوو باشتر بۆ یاخود گەر بتوانین بڵین خراپتر بووە و قسە لەسەرەوە بکەین کە پارتە سیاسیەکانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی تا چەندە لە ئاست قوربانیەکانی هەڵەبجە بوون ئەو قوربانیانەی هەڵەبجە داویانە کە بە هیچ جێگەیەک جێگەی ناگرێتەوە ئایا توانیویانە لە ڕووی معنەوی لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ شارەکە بە شێوەیەک لە شێوەکان قەرەبووی بکەنەوە من زیاتر ناڵێم بۆی گفتوگۆکەم لەگەڵ کاک ئازاد بەردەوام بکەم کاک ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە وەکو دیارە ئەمڕۆ سیانزەی مانگە سێ ڕۆژی دیکەش یادی ئەو مەرگەساتە ئەکەینەوە بێگومان ئێمە هەر لە هەڵەبجە لەو کاتە وە لە پێشتریش حزوورمان ئەبێت ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەین یعنی کاتێک باز دێتە سەر هەڵەبجە ئەوەی بەرامبەر هەڵەبجە کراوە بەرامبەر ینی چەند جێگەیەکی زۆر کەمی کوردستان با بڵین باشوور و ئەتوان بڵێم ڕۆژ هەڵاتیش کراوە هەڵەبجە بۆ دیاری ئەکرێت و بۆ جینۆساید دەکرێت چی وای کرد کە هەڵەبجە ئەو مەرگەساتی بەسەر بهێنرێت سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینەری ئەم کەناڵی بەڕێستان و سەری ڕێز و نەواژە بۆ سەرجەم شەیدانی کوردستان و شەیدانی کیمیابارانی هەڵەبجە دائێنم من پێم وایە مەسەلەی هەڵەبجە مەسەلەیەکە لە ناو دەوڵەتی عێراقی و بە درێژایی نیزامەکان کە لە 20 سەدەی ڕابردوو عێراق دروستە بێ پێگەیەکی تایبەتیە بووە چونکە هەڵەبجە بۆ خۆی یەکێک بووە لە قەزا کۆنەکانی عێراق ساڵی 1990 لەو کتێبی جۆنگرات باسیەکات لەم حادبی تاریخی العێراق باسیەوە کە ساڵی 1990 هەڵەبجە بۆ بە قەزا هەڵەبجە لە سەردەمی عوسمانیەکانە قەزا بووە واتە شتێک نەبوو ناوی عێراق بێ عێراق 1920 دروستە بێ قەزابوونی هەڵەبجە ڕەوتی بەوەیە کە ناوەندیەکە حەزەکەم ئەوش بزانین من هەموو وشەیەک کە لەسەر هەڵەبجە قسەیەکەم ئەبێ بزانین هەڵەبجە چەقە ناوەندێکە بۆ یەک مێژوو بۆ یەک کلتور کە پێوتێ هەڵەبجە شارە زۆر هەورامان واتە هەڵەبجە لە شارە زۆر دانابڕین شارە زۆر لە هەورامان دانابڕین هەورامان لە هەڵەبجە شارە زۆر دانابڕین ئەگەر ئێمە کلتوری هەورامان لە هەڵەبجە یا لە شارە زۆری کلتوری شارە زۆر لە هەڵەبجە یا لە هەورامان کلتوری هەڵەبجە لە هەورامان یا لە شارە زۆر دابڕین ئەوە هیچمان بۆ نابێنێتەوە چونکە مێژوویەکی هەیە ئەم مێژووە لە ناو معریفا لە ناو ئەدەبا لە ناو نوێبوونەوە مێژووی هەڵەبجە شارە زۆر هەورامان یەک مێژووە و لە ناو تراژیدیەکانیش یەک مێژووە جان پێش ئەوەی باز ئەوە بۆ بکەم بۆچی هەڵەبجە ئەکەوێتە بەردەم جینۆساید و کیمیاباران قسەیەک لەسەر ئەو مێژوە بکەین مێژووی هەڵەبجە شارە زۆر هەورامان مێژوویەکە دەگەڕێتەوە بۆ سەدان ساڵ لەمەوبەر سەدان ساڵ لەمەوبەر کە هەڵەبجە دەبێ بە قەزا ساڵی 1990 دیارە لە دوای 90ەکان مەکتەبی تیا دروستە بێ پۆستی تیا دروستە بێ وردە خەسەخانی تیا دروستە بێ وردە مەکتەبی گشتی ئامەی تیا دروستە بێ کارەبای تێدێ ئەمانە واکەن هەڵەبجە بێ بە ناوەندێک بۆ شارە زۆر بۆ هەورامان بۆ ئەوەی سەردانی بکەن مەسەن ئەگەر کەسێک ماڵی لە سیروان بێت ماڵی بڵین لە ئەوسا کە پیانەوت دووجەیلە یا کەسێک ماڵی لە خورماڵ بێت پێویستی بە مناڵەکەی نەخۆش بێ ئەبێ بۆ خەسخانەکەی هەڵەبجە
یا کەسێک بێوە شکل و چاپکڕێ لە دێکی شارە زۆر یا دێکی ورامان یا دێکی بەری نۆڕۆلی هاتووە بۆ هەڵەبجە وەکو چۆن کەسێکی جوستێتی مناڵەکەی بخاتە بەر خوێندن خوێندنی دەرەوەی حجرە دەرەوەی خوێندنی باوی متەبعی ئەو ساکە خوێندنی ناو مزگەوت بوو هەر ببینێرە بۆ هەڵەبجە بێوە شکل و چاپکڕێ و قوماشکڕێ بێ بۆ هەڵەبجە هەڵەبجەش ئەبێ بە ناوەندێک بۆ ساختکردنەوەی کاڵا بابلین حرکاتی تجاری لە تەماتە لە خەیار لە گەنم لە جۆ لە پەموو کە ئەوسا لە تووتن کە لە شارە زوو دەکرا یا لەو میوەجاتەی کە لە هەورامان دەکرا پارێزگابوون هەڵەبجە چەق و ناوەند بووە بەتەئکید هەڵەبجە هەر بە قەزایەکەی کە سەردەمی عوسمانیەوە چەق و ناوەند بووە بۆ ئێمە هەموو قسەیەکمان لەسەر هەڵەبجە واتە هەڵەبجە شارە زوو هەورامانە مێژووی مەعریفی ئەم ناوە چۆنە مەسەڵەن سیرکە لە بیستەکانی سەدەی ڕابردووە دیارە ئەگەر سیر بکەی نەک لە بیستەکان ڕائیدی شعری کلاسیکی کە نالی خەڵکی خاک و خۆڵە خاک و خۆڵ بۆ هەڵەبجە 10 کیلۆمەتری هەوایی دوور نییە ینی ئەگەر تارێک لە شوێنی مۆنیمنتەکەەوە سەر هەڵسێ بچێ بۆ خاک و خۆڵ بە 6 دقەیەگە باشە ئەمە ڕایدی شعری کلاسیکی کوردی نالی لەم خاک و خۆڵی شارە زوورە ئەبێت ئەی ڕایدی شعری نوێی کوردی چیە گۆرانە خەڵکی شاری هەڵەبجەوی ماڵی لە گەڕەکی بیرم حەمە باشە وەرە سەر ئەوەی کە ئەی خوێنەواری چۆن بووە باشە تۆ شاعری بێ خوێنەوار بی و بەیەکیش بێ قیرایم شعرانی تۆ بکای بیخوێنێتەوە ئەو کەسی ویستێتی فێری خوێنەواری بێ لە ساڵانی 1950 تا 1920 ئەبێ بڕای لە خاقانەکانی بیارەتەوە فێر بێ ئەبێ بڕای لای تەریقەی نەقشی فێر بێ فێری خواناسی بێ فێری ئیسلام ناسی بێ فێری شعر بێ فێری غەزەل بێ فێری تەسەوف بێ سێر ئەەکەی پەیوەندە مەعریفیەکان لە ڕووی ئەدەبەوە شارە زوور هەڵەبجە هەورامان چەندینە ئەی پەیوەندی سیاسەکان باسکەین چۆنە نهامەتیەکان باسکەین چۆنە ئەوەی لە شارە زوور ڕیاوە لە هەڵەبجە ڕوویاوە ئەوەی لە هەڵەبجە ڕوویاوە لە هەورامان ڕوویاوە من پەیوەندیکی سیاسی بۆ باسەکەم لە ساڵی 1920 ئەبابەیلێ قەسفەکرێ و ئەشکەوڵیش قەسفەکرێ لەلایەن بریتانیا و ئینگلیزەکانەوە باشە کتێبێکی تازە دەرچووە باسی ڕۆڵی هەورامیەکان ئەکات لە ساڵی 1920 و 25 وسیا کە بریتانیەکان لە دوای بەتایبەتی بابلین خۆنیشاندان و مزارەکەوی بەردەجی سەرای 1930 چۆنیان بۆ هەڵەبجە ڕۆژی 15 نۆی 1930 دیان بۆ هەڵەبجە لەگەڵ چی هەورامی و لەگەڵ چی هەورامی دانیشن باشە ئەی شارە زوور باس بکەین شارە زوور لە جینۆسایدەکانە هاوبەشی هەڵەبجەیە هەڵەبجە ڕاستە لە ساڵی 1970 تا مزاری ئەکرێ و کانیشخان تەختەکرێ و بۆکو لەناو مزارەکە یەک کۆشەی دەبێت کە ناوی شەید مەریوانە بەڵام دوایەوە 52 کەس لە خەڵکی سڤیلی هەڵەبجە لە پیاوانی هەڵەبجە بەریکەن بەجێر خۆڵەشەی دەکەن لە سیسایق مزارە بێ ولا سیسایق حصار تەختەکرێ ولا سیسایق لە ناو مزارەکانی خەڵکی سیسایقا خەڵکی مەدەنی سیسایقا کە بەگشت ئەبعساشن و سیسایقیش ناوەند و پایتەختی شارە زوورە ئافرەتی شەی دەبێ پیاوی شەی دەبێ گەنج و پیری شەی دەبێ دوایە کۆمەڵی کەسیان جینۆسای دەکەن یعنی مەساتەکانی هەڵەبجە شارە زوورە هەورامان مشتەرەکن بەم شێوەیە بەوەکو ئەو چەق و ناوەندە مامەڵەی لەگەڵ کراوە گەر بڵین گەر زیاتر ڕەبتی بکەین بە واقعی ئێستاوە ینی بۆ نمونە خۆی مشکلەکە ئەوەیە شارە زوورەوە بەنسبەت تەوێڵەوە بەنسبەت هەورامانەوە بەنسبەت سەیسایەخەوە بەنسبەت سیروانەوە بەنسبەت تەواوی ناوچەکەوە هەڵەبجە وەکو گوڵێکی گەش بگەشێتەوە و پاڵپشتی بکرێت و گەشە بکات و جوانیەکانی هەڵەبجە بە جوانی ئەو شارانە سیر بکرێت دەستکەوتەکانی هەڵەبجە بە دەستکەوتی ئەو شارانە سیر بکرێت پێشکەوتنەکانی هەڵەبجەش بە پێشکەوتنەکانی ئەو شارە و ناوچانە سیر من سەرتا بەڕێزمت ئەمە ئەرکی مسەقفینی ئەو دەڤەرەیە ئەرچی ئەهلی قەڵەمی ئەو دەڤەرەیە واتە بێ خەڵکی سیسایق هەڵەبجەی بەقڵ سیسایق خۆش بێ چۆن خەڵکی هەڵەبجە خەڵکی سیسایق و تەوێڵەی بەقڵ هەڵەبجە خۆش بێ و هەکەزا خەڵکی تەوێڵە هەورامان بیارش خەڵکی سیسایق و شارە زووری خۆش بێ ئێمە ئەگەر کۆمەڵێک قەڵەم بەدەست هەبین یا کۆمەڵی ئەهلی معریفە هەبین یا کۆمەڵێک سێری ئەو مێژوە جوانە بکەین کە هەڵەبجە شارە زوور هەورامان لە مێژووی معریفیا هاوبەشن لە مێژووی سیاسیە هاوبەشن لە مێژووی مەسات و تراژیدیا هاوبەشن من نمونەی ئەخیرم مایتێ سیسایق قەسر نەکراوە بە سیسایق دار و بەسەر بەردوێ نەماوە لە هەشتا لە ڕەوەکەی هێشتا و نەوەیەکە کە ڕاکەین لە سلێمانیەوە هەزاران کەس ڕاکە هەمووی لە ژێردار و پەردەکانی شاری سیسایقایە یعنی خۆ دیارە ڕسمەکان دیارن هینەوەیەکە 100 ساڵ لەمە پێش نییە ئەمە یەک هەورامان لە ساڵی دوای هەشتا و هەمووی تەختەکرێ و لە تەوێڵە و بیار و دار و بەردووە دابەزێردێ و لەم جەماعە حەسر ئەکرێ ئەمە مەساتەکەیە لەچی مەبارێنی هەڵەبجە 5000 هەڵەبجەیی شەهید بووە من خەڵکی گەڕێکی پیر محەممەد مەشاری هەڵەبجە یەکێکە لە گەڕەکە دیێرینەکان ئێم 5000 خەڵکی گەڕەکەی من نییە بەتەنها خەڵکی گەڕێکی منە گەڕکی کانشقانە خەڵکی کانە قوڵکەیە خەڵکی سەرایە خەڵکی بۆینە خەڵکی سازانە خەڵکی خورماڵە خەڵکی بیارێ خەڵکی تەوێڵەیە وەرە خەڵکی بەری نەورۆلیە خەڵکی تاسە شاتی تایە واتە ئەگەر سیر بکەین بە مێژوو سیر بکەین لەسەر شاتەکەی مەولەویەوە
بۆ نەقشیەکانی تەوێڵە و بیارە هەڵەبجە بەشداری مەساتەکانە تراژیدیەکانە و بەشداری بنیاتی معریفیشە لە نێو کولتوری کوردیە. ڕۆڵی ڕۆشنبیرت کرد، ینی من ئەوەندەی تێبینیم کردبێت و چاودێریم کردبێت ئەوەی کە هەڵەبجە وەکو دەستکەوتێک سیر ناکرێت بە نسبەت چواردەورەکە و شارەکانی دیکەوە، ئەمە ڕای من نییە، ینی من حکم بم لەو پێگەیە نیم حکم بم، بەڵام ببینین و بە هەستکردن و بە تێبینیکردن نەیبینی. بە نسبەت هەڵەبجە وایە، بە نسبەت ئیداری گەرمیانەوە هەروایە، شارەکانی دەوروبەری وا لێڕوانن، بە نسبەت ئیداری ڕاپەڕینەوە وایە، بە نسبەت سۆرانەوە وایە. هۆکار چییە لە جیاتیەوەی ڕۆشنبیرەکان ڕۆڵیان هەبێت لە کاڵکردنەوەی خاڵە جیاوازەکان هەندێک جار بێدەنگن کە لە نەتیجەیە تۆخیەکاتەوە و هەندێک جار بە قسە و بە کردار و بە گفتاریش ڕۆڵیان هەبێت لە تۆخکردنەوەی جیاوازی. من پێم وایە مەسەلەی ئەرکی ڕۆشنبیر ئەرکێکی قورسی، یعنی ئەمە ڕەبتی بە ململانی حزبیەوە، ڕەبتی بە ململانی حزبیەوە هەیە، ڕەبتی بە دەستی حزبیشەوە هەیە، هەر دەستیشی هەیە و ڕەبتی بەوە شەوەیە. من شتێک بۆ ڕۆڵ مەسەلەی ڕۆشنبیر ئەرکی ڕۆشنبیر ئەرکێکی گەورەیە. ڕۆشنبیری لۆکاڵی چەند بێوێت نێونەتەوەی بیر بکاتەوە بێت لۆکاڵی بێ، واتە ئەدەبی کوردی هەیە وەکو چۆن ئەدەبی فەڕانسیش هەیە و ئەدەبی ئینگلیزیش هەیە. ئێکاڵی ئەدەبی کوردی بەس ئەوە نییە متر بە نەکراوە بە تێزی با بڵین قوتابخانە ئەدەبیەکان کە کلاسیکە ڕۆمانتیکە ڕیالیزمی نوێی لاکری فەڕەنسیە ئەوروپی، بەڵام خصوصیەتی ئەدەبی کوردی هەیە. مەسەلەن ئەدەبی کوردستان نییە، ئەدەبی کوردی هەیە، ئەدەبی شەعبی فەڕەنسی هەیە، ئەدەبی شەعبی ڕووسی هەیە. هەموو ڕووسیەکان فەخر بە چیخۆفەوەکەن، هەموو ڕووسیەکان فەخر بە دیسکۆفیسیۆکەن، وەکو چۆن هەموو کوردەکان فەخر بە نالیۆکەن، بە گۆرانەوەکەن، بە بێکەسەوەکەن، بە پیرەمەردەوەکەن، بەخانیەوەکەن. ئەمە ئەدەبی کوردیە. بەڵام ئێمە ڕۆشنبیری کوردی با بڵین ئەگەر ئێمە ئەهلی قەڵم بین باوات تەسەڕوف بکەین، یعنی لە دەڤەرەکانی هەڵەبجە شارە زۆر هەورامان کە ناوەندەکە چەقەکە هەڵەبجە بەوە لە بەروی قەزا بووە، تۆ بێ سەردانی بکەی بۆ شتێک بۆ پێداویستێکی ماڵەکەت و ئەبێ کاڵاشی لەوێ ساڵ بکەیتەوە. ئەمە لەسەر شانمانە ئەو با بڵین دیوارە. مەسەن دیوارێک ئەگەر هەبێ لە بینی دەڤەرێک بۆ دەڤەرێک، من پێم وایە دیوار نییە، چیخە. چیخ ئەوەنترە، چیخ دیالۆجی تیاکرێت، چیخ لەم دیدووە یەکترێ بینین، یەکدەنگ یەکە بیستین. معاناتەکە منێکە، من نمونەیەکە بنایڵم سیسایق پایتەختی شارە زورە 88 کیمیاباران ناکرێ، بەس دار و پەردووی بەسەری یەکەوە نایڵێ و تەختەکرێ. ئێمە مەساتە ئێمە کەواتە بێ سیسایق دەستە خوشی هەڵەبجە بێ. بچینە سەر پرسیاری یەکەم، بۆ هەڵەبجە جینۆساید کرا، بۆ هەڵبژێردرا. هەڵەبجە لە مێژووی خۆیان لە ڕووی جوگرافیەوە ئەو دەڤەرە کە هەڵەبجە ئەکاتە ڕۆژهەڵاتەکەی، ئەکاتە شاخەکانی تێڵۆبیارە یا ئەکاتە ئەوەی ئێرانە، هەڵەبجە زۆر ناناوەند بووە. مەسەن سێرکە مەحموود پاشای جاف یەکەم بزیسکی تەعالی وەکو حەزی پێناوەتە هەڵەبجە لەکەیە لە 1912. ئەمە یەک سۆن دێت هەڵەبجە، ڕیژ لەسەر هەڵەبجە قسەی هەیە، ئەدمۆ لەسەر هەڵەبجە قسەی هەیە کە ئەڵم هەڵەبجە ئەو دەڤەرە و هەڵەبجە ناناوەندی پێوە دیار بوو. هەڵەبجە هەرگیز لەگەڵ مەرکەزان نەبووە. نمونەت پێدەڵم، سلێمانی قەس فەکرێ پێم وایە ڕۆژی 5 سێی 1923 قەس فەکرێ، لە 1920 هەڵەبجەش قەس فەکرێ، هەر لای ئینگلیزەکانەوە. باشە هەڵەبجە مزاراتی تیابێ لە مێژووی خۆیان لە چلەکانی سەدەی ڕابردووە. قسەیەکەیە کە فەت هاتۆ هەتا هەڵەبجە لەوێ ماوەتەوە. فات کە با بڵین ڕایدی حیزبی شووی عێراقی بۆ لە چلەکانی سەدەی ڕابردووە. باشە هەڵەبجە دەستەمۆ نەکراوە. هەڵەبجە فاکتەرێکی گەورە کە فاکتەری جوگرافی و جیۆپۆلیتیکیە. فاکتەری دووەمی خەڵکی هەڵەبجە زۆر خەڵکی لە مێژویانە بەرەنگار بوون بەرامبەر زوڵم، بەرامبەر نامەتی. مەسەن لە ساڵی 1970 یەکەم مزارە لە هەڵەبجە ئەکرێ، دوای ئەو نەکسەی بەسەر کورد دایر پێوتێ ساڵی 75 دژی خوێندن بە زمانی عەرەبیە. ساڵی 79 عینەشت، ساڵی 82 بۆ ساڵیادی چیمەبارانی ناوچوو خەڵازەیە، ساڵی 84 بۆ یادە، ساڵی 87 کە کانشقانەوەی تەختێکرێ و 54 کەسی سیڤیل ئەکرێ بەژێر خۆڵەوە و بە تیارە قەسفی خەڵکەکرێ و مزارێکی گەورە ئەبێ. یعنی ئەمە ناناوەندی هەڵەبجێ و منەدانێتی بۆ دەوڵەتی عێراقی. دەوڵەتی عێراقی کە چیمیابارانی هەڵەبجەیەکە کاکە یادگار ڕەبتی بەوە نییە کە لە هەڵەبجە مەسەلەی ئێرانە. نمونەیەکت بەمێ با من ئەو پرسیارە بکەم، ینی زۆر جار باس لەوا کرێوتێت ئێران و پاسداری ئێران حزوری هەبوو لە شارەکە بۆیە کیمیاباران نەکرێت. باشە ئەگەر 5,000 کەس شەید بێ لە هەڵەبجە ناکرێت حەزە پاسداری تیابێ، لە 1000 دوون بۆدانێ ناکرێت دە پاسداری تیابێ، بۆ دە پاسدار شەید نەبووە، نەکوژراوە، نەمردووە. بۆ خەڵکی هەڵەبجە شارە زۆر هەورامان، خەڵکی بەری سەرشاتە و بەری نێوڕۆڵی لە کیمیابارانی هەڵەبجە شەید بووە، خەڵکی تەوێڵە بیارە سازان خوڕماڵ شەید بووە، خەڵکی سەیسایەق سیروان زەمەقی تەپەکوڕە خێڵی هەمە شەید بووە. سێرکە ئەمە ڕەبتی بەوەیە لە مێژووی خۆیان هەڵەبجە بە نظامە یەک لە دوایەکەکان داغ لە دڵ بوون بووی.
ئەم داغ لە دڵبوونیە وای کردووە کە هەڵەبجە دەستەمەوە نەبووە بەس هەڵەبجە ناتقی تیا بوو هەڵەبجە بێکەسی تیا بوو هەڵەبجە با بڵێن قانع لێ بووە هەڵەبجە مەولەوی لێەوە هاتووە چۆ بۆ بیارە لەسەر شاتری مەولەوی بە بەری نەوڕۆڵیا وەرە بڕۆ بۆ بیارەتەوەڵە ئەحمەد ڕەجاب لێ بووە کاربەگ لێ بووە عادیلە خانم لێ بووە سۆن دێت هەڵەبجە پێشوی بێ بە حاکمی سیاسی لە سلێمانی لە هەڵەبجە لە ماڵی عادیلە خانمە ئەمێنێتەوە ئەمانە هەمووی هەڵەبجە ئەم ناناوەندی ئەم جوگرافیەکەی کە مساعید بوو و تاکەکانی ئەم دەفەرش هەمووی چی بوون هەمووی با بڵین لەگەڵ بەرەنگارە بوو نابوون بۆیە بەعسی دوو شۆڕشی گەورەیە بێ کەمیان شۆڕشی ئەیلولی 1960 دومیان شۆڕشی نوێی 1970 هەردوو شۆڕشەکە بزیستگەکەی هەڵەبجەیە شۆڕشی یەکەم 1960 لە شارە زور لە ماڵی حاجی مسەفای بەڕێز باوکی شەید شەوکەتی حاجی مشیر خزمانی عەشایەری منتیقە هەموو کۆبنەوە بە قیادەی جەنابی مام جەلال کە بزیسکی شۆڕش لێبن بەرەو دەربەنی خان لە سواڵی 75 حەو کەس مەفرەزەیە گەچێتە شاخ دوانی خەڵکی هەڵەبجەیە دوانی خەڵکی شارە زورە دوانی خەڵکی ئەورامانە یەکەم کەس کە شەهید دەبێت لە شۆڕشی نوێ مەسەلەن شەید فاتحی هەڵەبجەیە لە قاینێجە شەهید دەبێت قاینێجە 2 کیلۆمەتر لە سیسایەقەوە دوورە کەسێکی وەکو شەهید محەممەد گوڵپی کە خۆی هەورانیە باوکی بەڕێز دکتۆر فایاقە کەسێک بووە بە خەنجەرەوە کە چەک لە چەکەکەی دەبێت لە پردی زەڵما پەلاماری دەبابەی زەعیمستی قەیات یعنی سیرکە ئەم ناناوەندی هەڵەبجە ئەم بەرەنگاربوونی کاری هەڵەبجە سیرکەوە شەید محەممەد گوڵپی هەورانیە لێوە شەید فاتح خۆی هەڵەبجەیە لە قاینێجە شەهید دەبێت ڕۆحێکی یاخیبوون بەرامبەر دەوڵەتی مەرکەزیە بووە بۆیە ئەمە هەمووی کۆبۆتەوە بە کیمیا بارانەکە بە هەڵەبجە هەڵژێ یعنی کیمیا بارانی 16 سبب ئەوە نیە ئێران هاتووە سبب ئەوەیە لە مێژووی دروستبوونی دەوڵەتی عێراقا لە 20ەکانی سەدەی ڕابردووە بۆ ڕۆژی 16 هەڵەبجە دەستەمەوە نەکراوە هەڵەبجە نەتوانراوە با بڵین وای لێ بکرێت لەگەڵ ناوەندا چەپڕە لێبا بەخشە کاگازات باسکردنی ئەم مێژووە هێندە ئەتوانم بڵێم لە نێوان کە هێندە خۆش و چێژبەخشە ینی ئەکرێت ئێمە 2 ساعتی تر دانیشین و باسی بکەین خاڵە گەش و جوانەکانی ئەو شارە هەڵەبجە خاوەنی ئەم هەموو سەروەری و ئەم هەموو خاڵە گەشانەیە دوای سێدەیە ئەوەی ئێستا لە هەڵەبجە ئەبین دێت ئەوە سیمای پارێزگایەکە ئەو هاوڵاتیانەی ئەو هەموو معانات و خەمانەیان هەیە ئایا ئەکرێ ئەوە سیما و بیرکردنەوەی و داخلە دڵی کۆمەڵە خەڵکێک بێت کات شرینترین و ئازیزترین کەسەکانی خۆیانیان لەدەستداوە دوای سێدەیە ئەکرێ هەڵەبجە نەبوو بێ بە شارێ کە تاک بێت لە ناو تەواوی شارەکانی هەرێمی کوردستانە ئەمە کەم تەرخەمی کێیە ئەمە نەک حکوومەتی هەرێم کەم تەرخەمە دەوڵەتی عێراقیش کەم تەرخەمە باش ئەمە نەک حکوومەتی هەرێم قەرزاری هەڵەبجەیە دەوڵەتی عێراقیش قەرزاری هەڵەبجێ من نمونێ بە تۆ بڵێم من ئەمە 2003 نووسیومە 2003 پرۆسەی ئازادی عێراق بێ پرۆسەی ئازادی عێراق لەسەر یەک جملە بێ دەوڵەتی عێراقی کە سەدام حوسێن قایدێتی و ئەی بابڕێوە چەکی دژی چەکی کۆمەڵکوژی هەیە باش یەن پرۆسی ئازادی عێراقەکەن چەکی کۆمەڵکوژ تاکو ئێسا لە دوای سقۆتی عێراقەوە لە نوێی چواری 2003 تاکو ئەمڕۆ جگەل لە هەڵەبجە ئەوە نمونە نییە بۆ چەکی کۆمەڵکوژ ئەم بەڕێز عەبادی بەڕێز جەعفەری بەڕێز عەلاوی بەڕێز مازانم مالکی و هەموو بەڕێزانە حرەکەی پرۆسی تەحریری عێراق دروستبێ بەڕێزگاری عێراق دروستبێ مەسەلە ئەوەیە کە هەڵەبجە نمونەکەیەتی باشە نابێت دەوڵەتی عێراقی لە پاڵ ئەو بجێ کە هەیەتی ئیشکال لەگەڵ حکوومەتی هەرێمایە بەسەر چاو با هەڵەبجە وەکو نەجەف قسەتێکی هەبێ ساڵانە چی تایە لەو بجێ کە داناوە بڵی مەسەن 50 میلیۆن دۆلاریش بۆ ئیعماری هەڵەبجە بۆ مەکتەبەکانی هەڵەبجە ئەم ساتەی من و تۆ قسەی تیاکەین حکوومەتی عێراقی 50 ملیار دۆلار قەرزاری کۆیتەوە ئەیداتەوە ساڵانە بەسەر چاو بەڵام بەشی ئەوەشی هەیە کە تەسەڕوبی پێکرێت لە بەسڕە و لە ناسریە و لە بەغاو بە گەندەڵیە ڕوا حکوومەتی عێراقی ئەڵێ لە نوێی چواری 2004 بۆ ئێستا نزیک بە 500 میلیارد دۆلار گەندەڵی تیاکراوە لەم 500 میلیارد دۆلار ناتوانێت 50 میلیۆن دۆلار هەچ کەسێ لە کاکەکانی کە لەسەر حکمن بن باڵەبجێ بدا لەبەرەوە بەڕێ حکوومەتی هەرێم لەسەر شانێتی هەڵەبجە ئاوادان کردەوە چونکە بە یەکەم هەڵەبجەی کوردەکانە بەڵام لە مەئساتا کەشی بەکارهێنا بەڵێ هەڵەبجە یەکەم خەمی کوردەکانە و خەمی نیشتیمانی کوردستانە و خەمی گەلی کوردستانە بەڵام ئەم خەمە لە مێژووی مرۆڤایەتیە خەمی هاوبەشی هەموو مرۆڤ ئازادی خوازەکانی دنیاە هەموو مرۆڤ پێشکەوتن خوازەکانی دنیاە هەموو ئەم مرۆڤانەیە کە ڕقیان لە زوڵم و لە ئیستیبداد و لە چەوسانە و لە نەهامەتیە جینۆسایدی هەڵەبجە ئەکرێ جینۆسایدی هەڵەبجە بۆ تاکو ئێساچێ یەکێک لە وڵاتانە لەم شتانە ئەحتا بە جینۆسایدی هەڵەبجە ناکات ئەمڕۆ یەکێ لە پارێزەرە دیارەکان لە هەڵەبجەوە ئاماژەی بەوەدا کە لە کوردستان 24 پەخشکرا ئەڵێت تەواوی وڵاتە ئەوروپیەکان بەشدارن لە بەکارهێنان و
دابینکردنی چەکی کیمیایی بۆ سەدام بۆی بە تەشخیصی دیاری کراوە نزیک بە 55 کەسایەتی و کۆمپانیای ئەوروپی مساهمەیان لە دامکردنی دەوڵەتی عێراق هەیە بۆچی بەبارانی هەڵەبجە. ئەمە ئیشکالەکە ئیشکالی جینۆسایدی هەڵەبجە لێبوردنیش نەکراوە. بەڵێ بەتەکید بڵێ ینی ئەزانی بۆ مۆزوعەکە چییە؟ ینی ئەگەر هەڵەبجە بە جینۆساید بناسێن لێ سێ ڕەهەندیەیە. ڕەندێکی سیاسی هەیە، ڕەندێکی اقتصادیە، ڕەندێکی قەزایی هەیە. ڕەندە سیاسیەکە بریتە لە چی؟ بریتە لەوەی تۆ بێ ئیدانەی خۆت بکەی وەکو چۆن هادی عەلەویەڵە من هەویەکەمە سووتێنم لەبەرەوەی ئەو کەسەی کە تیارەکەی پێ بۆ قەسفی هەڵەبجەی کرد عەرەبە من عەرەب نیم مەسەلەن فعل عەبدولجەبار چۆن لە دوای هیتلەرەوە ئەوانەی حکمی ئەڵمانیایان کردووە خۆ دیکتاتۆر نەبوون بە شێوەیەک لە شێوەکان خۆ خەڵکیان نەکوشتووە جینۆسایدیان نەکردووە لە کاتێکە خۆشیارکردەوەکانی هتلەر ئەزانن و قەرەبووی بەڵەکانی ئەمە ڕەهەندە سیاسیەکەی ڕەهەندە اقتصادیەکەی تۆ بێ قەرەبووی بکەیتەوە ڕەهەندە قەزاییەکەی چییە؟ بوعدە قەزاییەکەی کە ئیدانە احترافت پێکەن و ئیدانەت کرد ئەبێ ئەوەی کە دەسی لەم چیمابارانە هەیە شەریکەیە کۆمپانیایە دەوڵەتە فەردە تاکە محکەمە بکرێت لە ناو دەرەوەی عێراق. ئێستا بە بەڕێز بڵێم بەڵێ ناو دەرەوەی عێراق ئێستا ساڵی 1911 ئەرمەنیەکان جینۆساید کراون لەلایەن عوسمانیەکانەوە. ئەردۆغانی ئێستا بەڕێزی ئەو کاتە نەک باوکی یەکرێ باپیریشی لە دایک نەبوو بێ بەس ئێستا کوڕی یعنیواتە باپیری ئەردۆغان بۆ ئەردۆغانە کاتە کوڕەزا اعتراف بە جینۆسایدی ئەرمەنیەکان ناکات لەسەر دەستی ئیمپراتۆری عوسمانیا کە نە حیزبەکەی ئەو بووە نە نظامەکەی ئەو بووە نە دەوڵەتی تورکیای نوێژ بووە بۆ بۆی نەچێت دەستژێر ئەم سێ ڕاندەوە ڕەهەندی سیاسی و ڕەهەندی اقتصادی و ڕەهەندی قەزایی وێ بەڕاستی ئەرچی دەسەڵاتی سیاسی بە پلەی یەکەم و ئەرچی دەسەڵاتی قەزایی و ئەرچی دەسەڵاتی تەنفیزی لە هەڵەبجە دەسەڵاتی ئیداری لە هەڵەبجە ئەوەیە چۆن هەڵەبجە بە جینۆسایدی بناسێنی بۆ ئەوی ئەو دەوڵەتە بچێت ژێرباری ئەم سێ بوعدەوە ئاخر خەڵکی هەڵەبجەکانیش لەم ڕۆوە کەم تەرخەم بوون چکە درێغیان نەکردو لە بەکارهێنانی ناوی هەڵەبجە لە کۆکردنەوەی هاوکاری بە ناوی هەڵەبجە یەکەم شت حکوومەتی هێرم بەرپرسە لە بەخر بۆ یاڵم چکە حکوومەتی هێرێم حزبەکانی داری بەتەکید ینی ئەوەی مۆزوعەکە کاکە من خەڵکی هەڵەبجەم ینی ماڵی باوکی من لە ساڵی 74 لە هەڵەبجە ئیبادە بووە شتی نەماوە ئیبادەیەوە نابڕێ مرۆڤەکان بردون هیچمان نەماوە لە ساڵی هێشتاوەشتی هیچی نامێنێ پیاو لە 5 ساڵە دوو جارە توانێ ماڵ بکە هەموو هەڵەبجەیەک نییە بلانی کەم لە ساڵی هێشتاوەشتا دوو جار ماڵی وێران نەبوو بێ سێ جار ماڵی وێران نەبوو بێ چوار جار با بڵین ئەو دیوی ئێرانی نەکرد بێ 5 جار خانەی نەسووتا بێ 6 جار جەرگی نەسووتا بێ یعنی مێژووی هەڵەبجە لە مەئسات و لە تراژیدیا لە لوتکەی مێژووە تراژیدیەکانی با بڵین دوای عەولەمەیە. باش من تقریبا کەمتر لە 2 دقەم ماوە قسەیەک لەسەرەوە بکەین ینی لە پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق لە 2015 لە 2016 لە 2017 ناوی هەڵەبجە وەکو پارێزگای هەڵەبجە دێت وەکوترێ بە قودرەتی قادر لە 2018 هەڵەبجە لە پارێزگابوون ئەکەوێت لای عێراق و هیچ بودجەیەکیشی بۆ دانانرێت ئەمە چ مەترسیەکی هەیە و ئایا حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێم و کاگنێکی رەڤان بارزانی و سەرۆکی حکوومەت کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و تەواوی پارتە سیاسیەکان کە هەرچی داواکاریان هەیە لە موچە و مەتار کۆیان کردوتەوە ئەمەش پرسێک نییە شان بەشانی خەمەکانی پێشمەرگە ئەبێ لە هەڵەبجەش بکرێتەوە هەر نەیەڵن هەرواتێ پەڕێکی سیاسی و نیشتمانی گەورەشە ئەمە ڕەتی بەوە هەیە کە ئێساچی عەبادی بەڕێزیان و دەوڵەتی عێراقی ئێستا سەرکەوتنەکەی دەوڵەتی عێراقی مەرج بەسەر هەرێم و کوردستان هاسەمێنێ ئەگەر لەوە هەیە با بڵین لە لای بەڕێز عەبادیەوە حکوومەت هێرم هەندێک جار با بڵین بە شیمال ناوەبرێ هەروە بڵێن شیمال حەبیب هەندێک جار لەندێ دەسەواژەیە ئەڵێ هەڵفران بە وەزارەتەکانین ئەم خیر شتی ئەمڕۆی کە خەڵک دڵی پێ خۆشحاڵێ ئێمە پارە بە وەزارەتەکانین بەڵام بە مەرجێ بگاتە کۆمەڵانی خەڵکی کوردستان یعنی مەسەن عەبادی مەحاسەبەی منەکە قەولێکی ڕوسیە زۆر جوانەڵێ قەلبووی نییە داوای ڕوسپێتی لە بەرامبەرەکەی بکە عەبادیەک مەحاسەبەی منەکە نە دیموکراس خوازە نە ئازاد خوازە نە با بڵین گەل دۆستە یعنی سێریکە ئەمە ئەوەیە بەڕاستی ئەمە ڕەبتی بەوە هەیە یەکەم حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ قبوڵی نەکا بەپێی یاسا و بەپێی فیدراڵ و دەستوریش بێ ئەکرێ ئێمە لە ناو فیدراڵ و دەستورا حکوومەت هەرێمی کوردستان هەیە و ئێمە پێش ئەوەی سقوتی سەدام بێت واتە پێش 2004 پەرلەمانی کوردستان بە یەکێتی و پارتی لە 2003 لە 2002 عفو بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجەیان ناوە ئەم ڕەهەندە یاساییە بۆ بچی بۆ بەوەی کە لە دوای 2003 سقوتی سەدامە بێ هەموو قەرانەکاری بڕیارەکانی پەرلەمانی کوردستان سارن مەفعولە بۆیە هەڵەبجەیە پارێزگا هەڵەبجەی مالکیەوە پارێزگا ئیشی پێمانە لەسەر دەمی عەبادی پەشیمانە بێتەوە بۆیە بێ یەکەم هەڵەبجەیەکان لەسەرمە با بڵێن مدعی بن و حکوومەتی هەرێمیش کە
بابلین ئەتوانم بڵێم بەرمەبنای هەڵەبجەیە حکوومەتی هەرێم دروستە بێ یعنی ئەگەر هەڵەبجە نەبێ حکوومەتی هەرێم دروست نابێ ئەمیش ئەوێ لە هەڵەبجەکان زیاتر لەسەر ئەوە مدعی بێ. بەڵێ بێگومان ئێمە لە بەرنمەکانی دیکە باس لە خەم و لایەنە گەش و جوانەکانی هەڵەبجەکەین کاگازات تۆفیق نووسەر و ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنیەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵەبجەیی زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکان هەربژین. بەڵێ بینەرانی عەزیز سوپاس بۆ هاوڕێیان و هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بوو کاتێکی خۆش.